میوانت هجا میوانت برس لوکد ام کسی که دی میوان که سر کیسا دادگاهی کرنا چالکوانت بهدینا او جدی کسی که برنیاسه دکتر کمال سید قادر الویانایا دکتر کمال تو گلک قیراتی بسرچاو اتو شکێکی لەو قوربانیانەی کە حکم دراوی ئەشکەرجە دراوی زۆر شتی خراپیان تو کردووە دەتوانی بە کورتی باسی ئەو شتەی کۆنانەی کە لەگەڵ تو کراوە و بەراوردی کە لەگەڵ ئەمانەی کە ئێستا کرا بە بەرامبەر چالاکوانانی بەهدینان. زۆر سپاسان دەکەم. پێشتر من دەبی شتێک ڕاستکەمەوە بەڕاستی گرتنی من زۆر جیا بوو لەبەر ئەوەی من بەسەراحەت قسە دەکەم لەبەرم پشتم هەبوو ئەمریکیەکان لە پشتم بوون ئەوان نە پارتی نە بارزانی نەپاراستن حەدی نەبوو پەنجە لە من ڕاستکاتەوە من ئەشکەنجە بدا من بگری من بە پێچەوانەوە 6 مانگ لە بارگای پاراستن وەکو چاودێر بووم لە سەریان لە زیندانیش نەبووم بۆیە من ئێستا دەتوانم پێتان بڵێم ئەو دادگاییکردنە چۆنە لێکۆڵینەوە چۆنە بە چنە عەدالەتێک بەڕێوە دەچی من ئەوەتان توان پچکە من شایدم لە سەریان من هەموم دەدی چی دەکرا لە بەشی ئیداری بووم من لە زیندان نەبووم شەو ڕۆژ دەمدی چی دەکرا لەژێر حیمایە ئەمریکیەکان وەسەراحەتە خۆشیان دەزان پاراستن بۆیە ئەمن دەتانم پێتان بڵێم ئەو دانپیادەنانە چۆن وەردەگیرێ چۆن دادگایی دەکرێن چونکە تەنها من دەمزانی و ماڵی بازین دەیانزە هیچیان پێ ناکرێت دادوەرەکان ئەوانەی دادگای منیان دەکەن نیان دەزانن چی هەیە لە پشت مەوزوعەکە ئەوان وان دەزان منیش بێکەسم بۆیە من دەتان پێت بڵێم ئەو دەرگای کردنە چۆنە فەرموون. باشە دکتۆر یعنی ئەتوو کە لە هەردەم ساوە چوویتە کوردستان زانیت دەگیرێ یا کە تویان گرت بە تویان وت چی یعنی وەک میوانێک بینە پاراستن با سەراحەتەکەت پێ چۆنە قەزیەک هەیە قەزیەکی مخابراتی هەیە لە ڤێننا کاتی خۆی لە ساڵی هەشتاکان مەسعود بارزانی و پیرۆز ئەحمەد ئیشیان دەکرد بۆ مخابراتی ڕووسی ئەمری ئاگادارم لە پارەوەگرتنیان لە کارکردنیان بەڵگەم لایە لە سەریان و ئەمریکیەکان دەزانن سیایژەوە دەزانیتن لەوانەیە لە ڕێگای کەسێکەوە ڕێگای من یان لێکم خۆم دووزار لە ئەمریکا بوویمە بۆ معلوماتت بۆیە کە من چوومەوە دەمزانی حسابی ئەوم کردبوو کە مەسعود بارزانی و پیرۆز ئەحمەد لەسەر قەزیە مخابراتی خۆیان من بگرم بمکوژن من بەڵام نەدەترسم چکو هیچیان پێ ناکرێ ئەمریکیەکان بەڵا دەست بوون بۆیە کە ئەو شەوەی منیان ڕفاند لە سەعات 10 شەو بوو چێ بوو شوان حەسۆ میرخان کاتی خۆی قوتابی من بوو لە کۆلێژی یاسا من مامۆستا بووم لە کۆلێژ یاسا هەولێر تەلەفۆنی کرد وتی مامۆستا حەز دەکەم بەیەکەوە قاوەیەک بخۆینەوە من لام هیچ شتێکی هین نەبوو ئاسایی بوو چووم دوایی مەفرەزەیەکی هین لەگەڵ خۆی هینابوو هێزی بارزان لەگەڵ خۆی هینابوو پاشان ئەو خۆی ڕۆی لە من جیابەوە ئەوان منیان ڕفاند بەڵام من تێک نەچۆم دەمزانی هیچ نییە بەو شەوە منیان لە ژوورێک داخە ژوورێکی ئیداری نابردمە زیندان بە تەمای ئەوەی فرسەتێک هەڵکەوی ئیتر بێسەر و شوێنم بکەن هەفتی بەیانی ئەوە هەموو خۆیان دەزانن بارزان قەساب دەزانی هێرشەڕەش دەزانی ئەفسەرێکی سیایە ئەمریکی لە هەولێر هاتە شوێنەکە هات سەیری شوێنەکەی منی کرد و ڕۆی پاش ئەوە جەماعەتی پاراستن هەموو ڕووخان کەوتن هاتن دەستیان بە ماساوکردن کرد بە پاڕانەوە کرد ئەمە هەڵەیەکمان کردێت چی بکەین لە پاش ئەوە من ترسم نەمازانیم دەرسم لێرەوە ئەو جامۆزوعەکە دەست پێ دەکا منیان نەبەردە زیندان نیان دەتوانی من بوومە شاید لەسەر هەم تاوانەکانیان چیان دەکرد من دەمدیت چۆن ئێواران مەسەلەن ژن و خوشک و کەسوکاری زنانیەکانیان دەهێنا بە ناوی ئەوەی سەردانیان بکەن دەیان برد لە زیندان لەوێ دەستدرێژی شتێکیان دەکردنە سەری بە گریان و لە خۆدان و قوربەسەر و دەهاتنە دەرەوە دەیان زیڕاند ئاسایشەکان بە منیان دەگۆ پاردەیان گۆەوە دەستدرێژەکان دەکرد سەری ئەوجا بۆ باس دەکەم ئەو مەسەلە زۆربەی هەرە زۆری دانپێدانانەکان ئەوانەی حکم دەدران لە ڕێگای ئەشکەنجەدان لە ڕێگای دەستدرێژی شێکشی بوو بۆ سەر ژن و خوشک و داشیان و بەسەر خۆشیان بۆ سەر پیاوەکان ئەوجا بۆیە ئەمن لەگەڵ ڕێس و ئیحترامم بۆ زیندانیانی بادینان خوشک و ژنی ئەوان خوشکی منن بەڵام دڵنیابن هەر هەموودان پێدانانەکان لە ڕێگای هەڕەشەی دەستدرێژی شێکسی بووە ئەوە کە یەکیان زۆر ئازایە کە شێروانی کە فەخری پێوە دەکەم بە ئازایانە چوە ناو چاوی دادوەرگوتی ئەوە مەسەلەکەیە ئەو ڕاست دەکات لە هەمیان هینتر ئازاتر بوو قسەکەی کرد خۆی ئەوە واقعەکەیە ئەو پیادەنانانە هیچی وە نییە هەمووی لە ڕێگای هەڕەشەی شێکسی و ئەشکەنجەدان و چی خراپە هەیە لەگەڵیان کردن بۆیدان پێدان کرایە بەڵێ
بەڵێ خۆ کاک شێروان دەبێت لە محکەمە گوت دادوەرە هەڕەشە هەردوو ئازایە خێزانیە لە مکری دوو جارێک دادوەری بەڵێ ئازا و مەردە بەڵێ بەڵێ کاک دکتۆر جەنابەت وەک ڕاوێژکارێکی یاسایی لە ڤیانە و مامۆستای زانکۆی لە ڤیانە ئەو لە ڕووی یاساییەوە ئەو محکەمەی دوێنێ چوو دەبینی چی بە ئەو محکەمەیە زانە شتانداتی نێودوڵەتی هەیە پێوەری نێودوڵەتی هەیە بۆ دادگایکردنی دادپەروەرانە لە هەر سێ قۆناغ لە قۆناغی تۆمارکردنی داوا و ئاگادارکردنەوە و دەستگیرکردن ئەگە دەستگیرکردنی تیابی تەوقیف دەست بەسەرکردن قۆناغی لێکۆڵینەوە و قۆناغی دادگایکردن لە ئەو دادگایکردنانەی سیاسی هەرێمی کوردستان هەر سێ قۆناغی بە گوێرەی پێوەری نێودەوڵەتی 0/0 ئەوانە نەگیراون فڕێنراون هەر هەمیان فڕێنراون لە ماڵ فڕێنراون لە شوێنی تر فڕێنراون لە لێکۆڵینەوە قۆناغی لێکۆڵینەوە ڕێگایان پێنەدراوە پارێزەر ئامادە بێت کە چی بە گوێرەی یاسای هەرێمی کوردستان دەبوایە پارێزەر ئامادە بی لە ڕێگای ئەشکەنجە و هەڕەشە لەسەر خێزانیان و دایک و خوشتیان پێدەنیان لێوەگرتوون دادگایکردنەکەش دادگایی سڵح حزبیە ئەو دادوەرانە هەر هەمیان موچە خۆری حزبینە سەر بە دەستگا مخابراتەکانن من خۆم شایدم کە چۆنە بۆ نمونە چۆن منیان دادگایی کرد من دەمزانی هیچیان پێ ناکرێت بەڵام حاکم ئیسماعیل دادوەری ئاسایش بوو ئەو نەیدەزانی کەوا شتەکە هینە هیچی پێ ناکرێت وای دەزانین ڕاستیە منیش بێکەسم منیان بەیانیەکی هەشتی بەیانی بە منیان لەگۆ دادگایکردنە بارزان قەساب هات کە هینە سەرۆکی بەشی حرەکاتی پاراستنە وتی کاکە دکتۆر تو ئازاد کرای سەرۆک بارزانی تازە نامەی بۆ ئێمە ناردیە با بڕۆینە لای دادوەر بەس ئەوەندە تەوقیعی بکە ئەمن لەگەڵیان چووم لەوێ دەبینم چێ حاکم ئیسماعیل دانیشتووە چەند کەسێکی تر دانیشتوم پیرەژنێکی قۆتر دانیشت بوو گوتی من داواکاری گشتیم دووسێ کەسی تر دانیشت بوو کوڕێکی حاکم ئیسماعیلش دانیشت بوو دەبینم دەستیان بە هین کرد حاکم ئیسماعیل گوتی تۆ هین کردووە بوختانت بە مەسعود بارزانی و پیرۆز ئەحمەد کردووە گوتی جاسوسی ڕووسین جگە لەوەش کابرایش کە لێوە دانیشت بوو گوتی من پارێزەری مەسعود بارزانی تۆ گوتیت مەسعود بارزانی گەوادا پاش 5 دقا حاکم ئیسماعیل نامەکی بۆ هات نامەک کابرای هات نامەکی بۆ هینە نامەکەی کردەوە حاکم ئیسماعیل تێکشو ئەمن حاکم ئیسماعیلم دەناسی پێشتر مامۆستای زانکۆ بووم لە هەولێر لە بەشی یاسا دەهاتە لام سەیدی منی کرد گوتی بۆ تووشی ئەو مشکلات کردم بۆ هاتیتەوە ئەوە دیاربوو نامەکەی فڕێدا لەسەر مێزەکە پاش 5 دقا دەستی بەهین کرد گوتی ئەوە 30 ساڵ حکومم دای بڕۆ بۆ ئەو تووشی ئەو مشکلات کرد لەو نامەسای خۆشە هاتیتەوە ئەوە حکومەکەی من بوو کە چوومەوە تەبعاً هیچیان پێ نەدەکرا پاش دوو ڕۆژ ئەمن بارزان قەساب هات گوتی لێمان ببوورە ئەوە هین ئێمە نییە بەڕاستی بەدەست ئێمە نیە ئەتون بردە ئەوێ ئەم جوانە پێوتم چی دەتەوێ بکە حەز دەکەی وەرە بڕۆ دەرێ بۆ خۆت پیاسە بکە گوتم باشە چوومە ناو بازاڕی هەولێر 30 ساڵ حکم درایمە ئاساییشەکەم بە مەدەنی لەگەر لەگەیەک دەمانچە پیاسەم کردە ناو هەولێر چەم دیتیە حاکم ئیسماعیلم دیتیە گوتم کاک حاکم چۆنی واقعی وڕما نەینات گوتم ئەی من دەناسی چێمە دوای ئەوە منی ناسیەوە بەسەیر کە ئەو مەهزەلەیە منی 30 ساڵ حکم داوە من 2 ڕۆژ پاشتر لە بازار دەیبینم شەڕی پێدەفرۆشم دوای تەلەفۆنی بۆ پاراستن کردێ بۆ ئاسایش دەرێ ئەو کابرایە چییە هەڕەشەم لێ دەکات لە بازارە ئێوە 30 ساڵ حکم داوە ئەوە مەهزەلەی حکم و دادوەری کوردستانە کاچی من کەست نەبی 20 ساڵ لە ژۆرت دەکەن خەڵکیان لە ژۆرێک کردووە بەبێ هیچ بەڵگەیەک 20 ساڵ موعەبەد ئێستاش لە ژوورەوەیە ئەوەی بێکەسە ئەوە مەهزەلەیە کاکە بەڵێ دکتۆر پرسیارێکا دیت بێنەدا ئەو دادگاییکردنەوەوان دوی هاتێکردنەوە ئەو بڕیار سەرداری تەنها نیشتە تەمیزێ تو وەک یاسە ڕاستێک یان تە تەجروبەکەی ئەوروپا تا گەلک سکالا و تشتێک سەر بەرپرسێت پارتیکین و کەسێت بنە ماڵە بارزانی ئایا ئەمشین کەیسێوان ببینە محکەمەکە ئەوروپی یان ئەم نەشین ڕیا قانونی بە ئەمشین یان ئەم نەشین محکەمەکە ناخۆی بەڵام شێوازی گرتنەکە و لێکۆڵینەوەکە بە ئەشکەنجەدان بووە ئەوە تاوانێکی نێودەوڵەتی لە هەرە تاوانە گەورەکانە ئەشکەنجەدان و هەڕەشەکردن بەردەستدرێژی شەکسی بۆ سەر خەزانەکانی ئەوە دەتوانێت لە هەر وڵاتێک بیکەیت
لە هەر وڵاتێک کە پێدەرن یونیڤەرسەل جورسدیکشن یعنی اختصاص نێدوڵەتی هەیە دەتوانین لە نەمسا بیکەن لە ئەڵمانیا بیکەن لە بەڵجیکا لە هەر شوێنێک بکەن ئەوەیان زۆر گرنگە زۆر گرنگە ئەوەی تر بڕیارەکەی دادگا بەخۆی ئەو کاتە کە ئەنەما نەل ئەنڤۆید یعنی سفر لەسەر سفرە چونکە قۆناغی لە کۆڵینەوە قۆناغی گرتن قۆناغی بیدایی تاوانێک بۆ دژی نێدوڵەتی ئەوە دەتوانین بکەیت دکتۆر یان لە پێشچاک ئەو هەموو خەڵکێکی ئێستا سیرت دەکات ئەتوو وەک خۆت وەک شەخص ئامادەی ئەو کەیسە بژڵی لە لەمسەیان ئامادەنی یان ئەیکەی یان نایکەی من هەر نەکرد لە نەمسا لە هەر وڵاتێک کە اختصاصی دانی با یونیڤەرسەل جورسدیکشن نابی دەیکەم و پێشتر تا ئێستا 30 داواشم تۆمار کردووە خەڵک سزادراوە نەکە لەسەر پارتی دەبێمەوە ڕاستکەمەوە لەسەر مەسوولەکانی یەکێتیش ئەوەتە لە نەمسا 12یان سزادران نەکرد ئەوان من کاتی خۆی کە ئێستا خۆپشاندەرەکان کوژران لە سلێمانی من هەردوو سەرۆکی هاوسەرۆکی یەکێتی ماگەدار کردەوە کە داوان تۆمار دەکەم لە بەریتانیا چونکە هینن ناسنامەی بەریتانیان هەیە جا لێرەش ئەمە چی دەتوانین چی بکەین شێ مەسئولە لەوە دەسەڵاتی جێبەجێکردن لە گرتنیان ئەوە چێە مەسئول بارزانیە نەچیروان بارزانیە ئەمە دەتوانین وەزیری ناوخۆیە دەتوانین داوا لەسەر ئەوان تۆمار بکەین بە تۆمەتی ئەشکەنجەدان واتە پێشەلکردنی قورسی یاسا نێودەوڵەتی ئەوە دەتوانین بکەین بڵێ ئەی زرار هەرکی کە حاکمی دوێنێ بوو ئەو حاکمە زرار هەرکی ئەتوو لە ڕێی یاساییەوە چی دەتوانی بکەی بەرامبەر ئەم کەسە لە چارچەوەی عێراقدا لە چارچەوەی ئەوروپادا ئەم کابرایە حاکمە سوێندی خواردووە دوێنێ خەڵک هەبووە ئەوانەی لە محکەمە کراون پێیان وتووە ئەمە دەنگی ئێمە نییە ئەوی وتی قەیناکە دوای بڕیاردان گوێ لێ دەگرین دوای بڕیاردان گوێ لە دەنگ دەگری حاکم یعنی ئەمە چ حاکمێکە یعنی ئەم قەزیەی زرار هەرکیە کە کەسێکی پاراستنە و کردیانە بە حاکم بە فیتی مەسئول بازاری ئیش دەکە چی دەڵێ بووە و جا پێت برێم ئەمن بڕیارەکانی حاکم چۆن دەرچی لە قەزایە سیاسی لە قەزایەتر دیایە ئەوانە پێشتر بڕیارەکە دەدرێ پێیان ڕدەگەێنرێ ئەوانە تەنها ڕای دەگەێنن یعنی ئەو بڕیارە پێشتر لە سەرکردایەتی حزب دەرچووە بە تایبەتی لە چێ دەدەچی لە سەرۆکی پارتی لە مەسعود بارزانی دەدەچی لە سەرۆکی حکومەت لە سەرۆکی هەرێمی ئێستا دەردەچی ئەوانە تەنها بڕیارەکە ڕدەگەن هیچیان لەدەست نییە بەڵام ئەوەی دەتوانرێت بکرێ لە دەرەوە ئەگەر بێت و ئەو دادوەرە لە شوێنێک دیار بیکەوە سەردانێکی ئەوروپا دەکات دەتوانین یەکسەر داوای لەسەر تۆمار بکەین بە تۆمەتی هاوبەشبوون لە تاوانێکی نێودەوڵەتی کە ئەشکەنجەدانە چونکە ئەو چی کردیە ئاسانکاری کردیە بۆ ئەشکەنجەدانە ئەو شێروان پێی بوو گوتی کاکە ئەوە هەڕەشەی واکرایە لەگەڵ ئەوەشە ئینی کرد چاپۆشی لێکرد ئەوە دەتوانین بکەین بەرامبەر یعنی ئێمە دەتوانین لێرە یاسایی بەڕێگە یاسا سکالە لەسەر زرار هەرکی بکەین کە بەشێکە لەو تاوانە دەتوانین هەردەمەک پێی خستە وڵاتێک لەوانەیە کە سەروەری یاسا هەیە بۆ نمونە یەکێتی ئەوروپا یان ئەمریکا ئێمە یان بەریتانیا یەکێتی ئەوروپا نیە دەتوانین داوای لەسەر تۆمارکەین بە تۆمەتی ئاسانکاری بۆ ئەشکەنجەدان کەوا تاوانێکی قورسی نێودەوڵەتیە ئەوە دەتوانین بکەین بەڵێ بله دست خوش دکتور کمال طبعا هر دادوارەکە نەبوو کە ڕۆڵێکی زۆر خراپی هێنا بەڵکو داواکاری گشتی وەک پۆلیسێک و ئاسایشە قسەیان دەکرد وەک کەسانێک ئەوە بوو گوێن نەدەن گوێنیان مابوو نەداوە هەموو شتێکاون و بە تایبەتی کەسێکە ژنێکە ناوی ناسک بەرزنجی داواکاری گشتی جێگری داواکاری گشتیە و هەروەها هەریڤان مستەفا زەنگەنەکە کوڕە بەعسیەک بوو باوکیشی بەعسی بوو ئەمانە وەک دەستگای پاراستن قسەیان دەکرد و نوێنەری پاراستنیش لە محکەمە بوو هەڕەشەی لە پارێزەرەکانی کردووە هەڕەشەی کرد لەناو محکەمە و حاکم بێدەنگ بووە ئەم کەسەرە ئایا دەتوانین هەریڤان مستەفا و ناسک بەرزنجی هەمان شت سکاڵا لەسەر توماکەین یان نە هەمان حسابی ئەو دادوەرەیان بە ناو دادوەرەیان بۆ دەکرێت بەڵێ هەردەمەک بێنە دەرەوە هەمووی دەبێتە موساهیم کۆنتریبیوتە ئاسانکاریان بۆ ئەشکەنجەدان کردووە چونکە ئەگەر ئەو کەسەی ئەشکەنجە دەدات دڵنیا نەبێت لەوەی لە دادگا ئاسانکاریەکەی بۆ دەکرێت ئەو ئەشکەنجە نادات ئەوانە نەدەبایە قبوڵیکەن نەدەبایە
ئەو دەرئەنجامە دامپێدانە قبولکەن کەواتە بوونە چی بوونە شەریک بوونە هاوبەش لە ئەشکەنجەدان هەر یەک لەوانە پێ لە یەکێتی ئەوروپا بنێ لە بەریتانیا بنێ لە ئەمریکا بنێ دەتوانین داوا لەسەر تۆمارکەین بە تۆمەتی هاوبەش بوون لە تاوانی ئەشکەنجەدان کەوا تاوانێکی قورسی دەوڵەتیە بەڵێ دەتوانین. باشە دکتۆر یعنی ئەگەر ئەوان بێنە ئێرە وەک سەفەر و سیاحەت ئێمە دەتوانین سکاڵان سەر تۆمار بکەیان پێش وەخت ئێمە سکاڵە تۆمار دەکەین دەتوانین پێشتریش بەڵام لەوانەیە داواکاری گشتی لێرە بڵێ تا ئێستا لێرە نین بۆیە باشترە گە چاوەڕوان بکەین بە هەر شێوەیەک بی ئەوانە پێ لە وڵاتانە بنێن دەبی یەکسەر داوای تۆمارکەین نەکەر ئەوان ئەوە بۆ مەسرور بارزانی ژوایە بۆ مەسعود بارزانی ژوایە بۆ نێچیروان بارزانی ژوایە. باشە بۆ نمونە بڵێن سەرۆکی داواکاری گشتی کە ناوی ئازاد حەسەن ئەحمەدە ئەگەر بەیانی بڵێن هاتە سوێد بوو گەشت و گوزارێک دەتوانین ئێمە لە ئەڵمانیانە نەمسە سکاڵێ لەسەر توما بکەین و بڵێن ئەوە لە سوێدە ئێستا باڵێ دەتوانین هەر لە چونکە هینەکەیە سیستەمێکیان هەیە لە یەکێتی ئەوروپا دەتوانی داوا لە هەر وڵاتێک تۆمارکەی بەرامبەر کەسێک لە وڵاتی تربی بەڵێ ئەگەر ئاشکرا بوو زانیمان هەر یەک لەوانە لە هەر وڵاتێکی ئەوروپین دەتوانین لە نامسا لە ئەڵمانیا لە هەر وڵاتێکی تر لە یەکێتی ئەوروپا هەتا یەکێتی ئەوروپا نەبی ئەمریکا و بەریتانیا دانی داوا تۆمارکەین بەڵێ. باشە دکتۆر خاڵێکی تر ئەو قونسڵیانەی کە لە هەولێر هەنا یعنی هەم ئەو وڵاتانەی ئەوروپا حتمما ئەوان ڤیزە لەو ڕێگایە وەردەگرن ئایا ناتوانین هیچ نامەیەکیان بوو بنێرین هیچ شتێکیان بوو بنێرین کە ئەمانە بەشدارن جەریمەیەکدا بەشدارن لە تاوانکردنی کەسانێکدا بێگوناح بوونە ئەگەر ئەوانە داوای ویزایان کرد ئێمە یعنی ببنە ڕێگر یا شتێک ناتوانین ئەو ئیجراتە ئەوە بە زیانی خۆمانە ئێمە دەمانێت ئەوانە ویزە وەگرن بێنە یەک لە وڵاتانە تاکو بتوانین کارێکیان دژ بکەین لەبەر ئەوە ئەگەر قەیدناکە بابێن بەڵام ئەوە گرنگە ئێمە ئاگادار بین کەی ئەوانە دێنە یەک لە وڵاتانە چونکە هەرچی بێ هەر ڕێیان بێرە دەکەویت دەگەنە دەرێ ئیتر چێ وەزیر ناوخۆبی چی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بی چێ سەرۆکی هەرێم بی چێ سەرۆکی پارتیش بی چونکە ئەو بەشدارە لەو هینە ئێمە دەبێت چاوەڕوان یەک لەوانە بێنە دەرەوە. بەڵێ باشە دکتۆر کەمال ئەتوو 30 ساڵ حکوم درابووی ئەو نامەیەت هەیە کە بریاری محکەمە کە تو حکم درایی و بریاری ئیفراج یعنی ئازاد بووناو کرد ئەو بریارەت هەیە و بەنووسییان هەر شتێک بەدەم لە سەرەتاوە تا کۆتایی هیچ شتێکی نووسراو نەبوو هەموو شەفەهی بوو هەمووی بە تەلەفۆن و بە شەفەهی بوو نەیان دەوێرە یەک شت بنووسن نەکو ببتە ئیسبات لەسەریان هیچی نەبوو ئەستەن یەک وەرەقەش نییە تا ئێستەنە لە دادگا نەهین کە من چۆن دادگایی کرامەیان لۆکۆڕینەوە بکرێ لێکۆڵینەوەشم لەگەنە هیچ نەبووە هەمووی بە تەلەفۆن دەکرا لۆ مەسیف دەکرا تەلەفۆن دەهات چ بکەین چ نەکەین لا هیچ نەوەرەقە هەیە نەکیتاب هەیە نەبڕیارێ هیچ نییە. ئەی حاکم چۆن بریاریدا هەر بە توی 30 ساڵ حکمی یان چییە بەڵێ ئەمن کە لەوێ بووم نارم کەسێک هاتە ژوورەوە خوارزای نەوزەت هادیە نەوزەت هادی کاتی خۆی پارێزگار بوو محافظ بوو نامەیەکی بۆ هینا دیارە ئەو نامەیە نووسرا بوو 30 ساڵ حکمی بدا حاکم ئیسماعیل کە کردیەوە چوو کە من دەناسی خەڵکی هەولێرە کە کردیەوە تێکچوو گوتی کاکە بۆ هاتیەوە تووشی ئەو مشکلت کردم لە نۆمسایە خۆشە ئیتر ئەوەکەی فرێدا ئەوکو فرێدا سەر مێزەکە سەیری منی کرد گوتی ئەوە من دەبڕەوە 30 ساڵ حکمەکە تا ئەوەندە هەر ئەوەندە بوو زیاتر هیچ نییە بە نامەکەی بۆ هاتبوو لە نامەکە نووسرا بۆ حکمەکەتە ئەو نامەکەشکەی هات کەسێک هینە ناوی یونسە خوارزایی نەوزەت هادیە هەر ئەوەندە بووتەوە ئەوە هەموو حکم دادگایی کردنەکە يعني محكمة عشائري بها يعني اوان هروا لي دخل يعني محكمة نبونا لجورة شيء اساي دانش بون اولي هاد سايشان بومن هنا قلت يعني هيج نيد باك كنامك هاد حاكم اسماعيل تكشو كركي حاكم اسماعيلي كركش لقي خو هنا بوكو سيران وبيكنيك هنا يبوي بكركي قلت بزانه توشي تشي بوي ما الله هنا او نما ابو بقري لسري خوي بدا امريان بيك ناميان بوناد هذا وندبو او درجاي كتنكبو بله باشە دکتۆر ئێمە سوپاست دەکەین هیوادارین کەسانی وەکتو زۆر بن و بتوانن لەسەر ئەم کەیسە کە بەرامبەر چالاکەوانانی بادینان کراوە بتوانین لە ئەوروپا ئیشی یاسایی بەرامبەریان بکەین دەستخۆشی تێ دەکەین دکتۆر هەروە بە بینەران دەڵێم هەر کەسێک بیاوێ یارمەتی کات دکتۆر بدە یا زانیاری بدەێت لەسەر ئەم کەسانە
لە ڕێگەی فێسبووکەکەیەوە لە ڕێگەی مەسنجەرەوە لە ڕێگای تەلەفۆنەکانیەوە دەتوانێت پەیوەندی پێ بکە و یارمەتی دکتۆر بەڕاستی ئیشەکانی تو لە بەرچاوم دەزانین ئەتو لە نەمسا و لە ئەوروپا بووە کەسێک کە چاودێری ئەوان دەکەی لە بچووک و گەورەوە و شتی باشت بەدەستێنەوە دەستخۆشی دەکەین هیچ قسەیەکی ئەخیرتە دکتۆر پێمان بڵێ من داوا لە هەم بەڕێزان دەکەم هەر کاتێک زانیتان یەک لەوانە ئیتر مەسعود بارزانی نێچیروان بارزانی مەسعود بارزانی وەزیری ناوخۆ یەک لەوانەی ئەندامی داواکاری گشتی لەو دادوەرانە ویزەی وەگرت هاتە وڵاتێکی ئەوروپی تکایە ئاگادارم کەنەوە تاکو یەکسەر داوایان بە تۆمەتی ئاسانکاری بۆ ئەشکەنجەدان لەسەر تۆمارکە زۆر زۆر سپاس دکتۆر زۆر سپاس بە بەشداریکردنت دەستخۆشی لێ دەکەین زۆر زۆر سپاس دەکەین ئەربژی دکتۆر مێمانە تێژا مێمانت بەڕێز بینەرت مە دێنەبڕێکە کورت یا کورتمانگرین و دێ بەگەری لە فەوات دووبارە سپاس